یەکێتی نیشتمانی کوردستان زۆر کەڵە پیاوی پێگەیاند و مەخابن زۆریانیش لەدەستدا. ئەوان هەمیشە لە بەرامبەر هەموو پرۆژەکانی مەرگەساتی بەعس و شۆبێنەکان وەستانەوە ئەو میرخاسانە لە گولە تۆپ و تانگ و تفەنگ و بردومان تۆپباران و پەلاماری دوشمندا ڕانەچەڵەکیان هەر لەبەر پێشچوون و بەردەوامبووندا بوون. دوای 2 ڕۆژ لە بەڕێوەچوونی پرسەی وەسفیە بە نیوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرساوی مەکتەبی کاروباری شەیدانی یەکێتی کە لە شاری خانەقین و سلێمانی بەڕێوەچوو لە بارگەی مەکتەبی سیاسی یەکێتی مەراسیمێک بۆ دوایین ڕۆژی پرسەی ئەو ژنە تێکۆشەرە سازدرا. لەو مەراسیمەدا کە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادر و ئەندامانی ئۆرگانە جیاجیەکانی ناوڕیزەکانی یەکێتی نیشتیمانی و زۆرێک لە کەسوکاری کۆچکرد و ئامادەی بوون ڕێز لە خەبات و تێکۆشانی ژنە پێشمەرگە و دڵسۆزەکەی یەکێتی گیرا و هەمووان بە پەرۆشەوە هاوخەمیان لامبەر کۆچکردنی وەسفیە بە نیوەیز دەربڕی. بەڵێن دووپاتێکەکەینەوە کە ڕێبازەکەیان چۆڵ نەکەین، درێژە بە خەباتیان بدەین تا ئەو ڕۆژەی لە توانامان هەیە. هەروەک لە وتاری مەکتەبی سیاسیشدا جەخت لەسەر بەردەوامیدان بە ڕێبازە جوامێرانەکەی دووپات کرایەوە. و هەر لێرەشەوە ڕای دەگەێنین ئێمە درێژە پێدەری ڕێبازی هەواڵ وەسفیە و سەرجەم شەهیدانی ڕێگەی ڕزگاری گەلەکەمان دەبین تا ئەگەینە دوا ئامانجی گەلەکەمان ئەو ئامانجەیەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بۆ کردووە و قوربانی داوە و ڕووبارێ خوێنی لە پێناوا بەخشیوە لە سەنگەری شەرەف و مقاومە و لە بەرپەتی سێدارەدا. لە وتاری بنەماڵەشدا کە لەلایەن کاروان عەلی شامار کوڕی کۆچکرد و پێشکەش کرا سوپاسی هەموو ئەو کەسولایەنانە کرا کە لە سەرەتای پرسەکەەوە تا کۆتایی هاودەم و هاوخەمیان بوون و بە پەرۆشەوە بەشداریان لە مەراسیمی بە خاکسپاردن و جێڕانی پرسەکەیدا کردووە. نای بنەماڵەکەمانەوە سوپاسی یەک بە یەکی ئامادەبوونتانەکەین دەستیمان و بوونتانە گوشین هەموو ئەوانەیە لە یەکەم ڕۆژی پرسەکەەوە لەگەڵمانن لە کاتی لە توبعادلیەوە تا ئاگاتە ناشتنی لە خانەخین و ئێستاشەوە زۆر سوپاسی یەک بە یەکتانەکەین لوتفتان کێشا و سوپاسانەکەین ئامادەبوونتان ڕاستە لە دەستدانی دایکمان خەم و پەژارەیەکە کارێکی ساڕێژ نابێ بەڕاستی کارە ساتێکە ینی تووشی شۆکی کردین دایکێک لە دوای نەخۆشکەوتنی باوکمان هەموو فەراغێکی ڕۆحی باوکی هەمووی بۆ گرتبووینەوە بەڕاستی دایکێک ڕاستە شوناسی دایکبوونی ئەمەی وەرگرتبوو بەڵام ئەوەندە شوناسی دایکبوو و شەیدانی وەرگرتبوو ئەوەندە لە ماڵی شەهید و لە بەسەرکردنەوەی خەڵکی فەقیر و ژاران بۆ ئەوەندە لە ماڵەوە نەبوو بەداخەوە بەڕاستی لە دەستدانی دایکمان هەر لە دەستی ئەمە نەچوو لە دەستی سوکاری سەربەرزی شەیدان و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆشن. مەبەستمان لە سەردانێک ئەوەیە کە لە نزیکەوە مەعاناتی ئەو شەیدانە بزانێت کە سوکارەکانیان وەکو خۆناساندنیشە و هەروەها بەڵێن تازەکردنەوەیە بە ڕێبازی شەهیدەکان درێژە دانە بە خەباتەکەیان تا ئەو ڕۆژەی لە توانامانە هەیە. ئێمە کە سەردانەکەین بەڕاستی خەممان زیاترە بێتەوە چونکە ئەزانین یعنی هیچمان تاکو ئیسا شتێکی کەممان کردووە بۆ شەهیدان. ژنە خەباتگێڕی ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و پێشمەرگەی دڵسۆزی ناوڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەسفیە بە نیوەیس لە ساڵی 1953 لە خێزانێکی نیشتیمان پەروەر لە شاری خانەقین لەدایک بووە. لە ساڵی 1974 دوای ئەوەی 3 برای پەیوەندیان بە شۆڕشەوە کردووە دەستگامنیەکانی بەعز لە خانەقین هەڵیان کوتایە سەرماڵیان و دایک و باوکیان بۆ باشووری عێراق دوور خستە و دەستیان بە سەرماڵەکەیان داگرت. ئەڤاڵ وەسفیە ساڵی 1975 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستانەوە کردووە و هەمان ساڵ بەشی کوردی کۆلێژی ئادابی زانکۆی سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1976 وەک مامۆستا لە کەلاردا مەزراوە بەڵام لەسەر بڕیاری کۆمەڵە خۆی دەگوازێتەوە بۆ تاسڵوجە و لەگەڵ پیشەی مامۆستایی ئەرکی ڕێخستن جێبەجێ دەکات. پاشدامەزراندنی ڕێکخراوی لەیلا قاسم بۆ ڕێخستنی ژنان لە ساڵی 1970 لێپرساوێتی یەکێ لە دوو بەشەکەی ئەو ڕێکخراوی پێسپێردرا. هەمان ساڵ چالاکیەکانی خۆی بۆ بەغدا گواستەوە و پەیوەندی بە شەید ملازم جوامێرەوە کردووە. لە ڕێکخراوی هەڵۆی سوور کە ئەرکیان گواستنەوەی شەڕ بووە بۆ ناوماڵی دوژمن لە بەغدا ئەو ژنە تێکۆشەرە ڕۆڵێکی دیاری لە جێبەجێکردنی ئەرکەکاندا بووە و چەک و نامەی ڕێخستنەکانی لە سلێمانیەوە بۆ بەغدا گەیاندووە. لە یەکێکی تر لە نەبەردیەکانیدا لە ساڵی 1970 کاتێک ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران لە نەجەفەوە دەستی بە جموجوڵ لە دژی ڕژێمی شای ئێران کردووە دوو نامەی هەڤاڵ مامجەلار سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی گەیاندۆتە دەزاریەک لە ئایەتوڵڵا خومەینی مەرجەعی باڵای شیعەکان لە کەربەلا و ئیمام خومەینی لە نەجەف. لە ساڵی 1982 دا
وەک یەکەم ژن لە ڕێخستنی شارەکانەوە بەشداری یەکەمین کۆنفرانسیەکێتی مامۆسایانی کوردستانی کردووە لە گوندی بالیسان. وەسفیە بەنیوەیز لە ساڵی 1986 لەلایەن دەستگامنیەکانەوە فەرمانی گرتنی بۆ دەرچوو، بۆیە ڕوویکردە شاخ و هاوشانی هاوسەرەکەی عەلی شامار کە ئەویژێکێک بووە لە پێشمەرگە و فەرماندە دڵسۆزەکانی یەکێتی ژیانی پێشمەرگایەتی دەست پێ کردووە. دوای دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستانیش لە سەقز لە ساڵی 1989 لەو ڕێکخراوەکاری کردووە و لە یەکەم ژماری گۆڤاری تەواریشدا بە ناوی خوازراوە بابەتی نیشتمانی بڵاو کردوتەوە. لا کاتی کۆڕەومەزنەکەی گەلی کوردیشدا لە ساڵی 1992 ڕۆڵی دیاری هەبوو لە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکانی سەرسنوور و ناو ئێران. هەرەو ساڵە گەڕایەوە بۆ گەرمیان و بۆ ئەندامی مەڵبەندی کەرکووک. لە ماوەی نێوان ساڵانی 1993 تا 2003 لێپرساوی لقی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستانیشی گرتوۆتە ئەستۆ و ماوەیەکی شکارژێڕی مەڵبەندی گەرمیان بووە. لا ساڵی 2003دا بەجێگری لێپرساوی مەڵبەندی خانەقین هەڵبژێدراوە. لا ساڵی 2010دا لە سێمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری سلێمانی بەسرا وەسفیە بەنیوەیز بەندامی سەرکردایەتی هەڵبژێدرا و هەر ئەو ساڵە دوای پێگەێنانی مەکتەبی شەیدانی ئەو حیزبە کرا یەکەم لێپرساوی مەکتەبی کاروباری شەیدان. لە ماوەی لێپرساوێتیدا و تا ساتی کۆچکردنیشی بەهۆی لێبڕاوی خەمخۆری لەو پۆسەیدا مایەوە نازناوی خەمخۆرینەوە و کەسوکاری شەیدانی لێنراوە، چونکە بەردەوام لە بەسەرکردنەوەی ماڵە شەیدەکاندا بووە و فرمێسکی ئاوێتەی فرمێسکی ئەوان کردووە. بە جۆرێک وە کەسوکارەکەی دەیجێڕنەوە ئەوەندەی لە خەمی ڕۆڵەی شەیدان و لە گەڕان و بەسەرکردنەوەی ئەواندا بووە ئەوەندە لە ناو کەسوکار و ڕۆڵەکانی خۆیدا نەبووە. ئەڤاڵ وەسفیە بەنیوەیز دڵسۆزیەکەی بۆ گەل و کەسوکاری شەیدان و یەکێتیەکەی بە جۆرێک بووە کە کەم مەراسیم و پرسە و کۆڕی شەیدانێک هەبووە لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەوی تێدا ئامادە نەبوو بێ و لەگەڵنەوەی شەیداندا فرمێسکی نەڕشت بێت. ئەوە جگەلەوەی بەردەوام لە هەوڵ و تێکۆشان بووە بۆ خزمەتی شەیدان و نەوە کەسوکارەکانیان. هەمیشەش لە پاڵهاو سەنگەرەکانیدا ڕێزی شەیدان و خانەوادەکانیانی لە لووتکەدا هێشت بووەوە. بەڵام مخابن لە شەوی 25 لەسەر 26 نیسانی 2016 دوای 40 ساڵ خزمەتکردن بە ڕێبازی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕووداوێکی دڵتەزێندا وەسفیە بەنیوەیز خەمخۆری کەسوکار و دایکی شەیدان دڵارامەکەی بە یەکجاری لە لێدان کەوت و چووە ڕیزی نەمرانەوە.